بەڵە خۆشەویستان ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان ڕێکخراوی ماڵی کوردان ساڵانەکە دامەزراوە و دیارترین کار و چالاکیەکانیان پاراستنی زمان و کللتوری کوردیە، جگەلەوەش سازکردنی چەندین کۆڕ و سیمینار بۆ هونەرمەندان و ئەدیبان و نووسەران، لەگەڵیشیدا سازکردنی چەندین کۆنسێرت و بانگێشکردنی چەندین هونەرمەندی دیار بۆ کار و چالاکیەکانیان. قسە و باسی زیاتر دەربارەی کار و چالاکیەکانیان لە ڕابردوودا و پرۆگرامەکانیشیان لە داهاتوودا کەم زۆر بەڕێز حەسەن هەورامی کا بەڕێزیان ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی ماڵی کوردانە و هەروەها بەڕێوەبەری بەشی داراییشە لە ستودیۆی کورسات مەگەزین. میوانمانە کاک حەسەن بەخێربی سەرچاو. زۆر بەخێربی. زۆر خۆم بەخۆشحاڵ زانی کە بەشداریم کرد لە کورسات مەگەزین. زۆر بەخۆشحاڵیەوە. ڕێکخراوی ماڵی کوردان کی دامەزراوە و من کەمێک ئاماژەم با کار و چالاکیەکانتاندا ئەگەر تۆ پێناسەیەکی زیاتری ڕێکخراوەکەتان بکەن. ماڵی کوردان 2023 دامەزراوە. ساڵی 2023 بەهۆی ئەوەی کە پرۆسی کۆرۆنا هاو بەسەر جیهانە، ئەوە بوو لە هەموو تقریبا لە هەموو وڵاتەکان کار و چالاکی کوردان ڕاگیرا بوو، بگرە بە هەموو عالەمی شتەکانی کار و چالاکی هەموو ڕاگیرا بوو بە هەموو جۆرێک. ئێمەش دوای ئەوە کە هەستمان کرد کار و چالاکی ڕاگیراوە، ئەو وەختە ئێمەش چەند برادەرێک کۆبووینەوە و لەوێ برارماندا ڕێکخراوە دروستکەیت، ئەوش ڕێکخراوەکە بەناوی ماڵی کوردان بڵێن 2023 دامەزراوە. زۆر باشە. ئەندامەکانی کێن و لە چەند ئەندام پێکات؟ ئەندامەکانمان بدایەت 6 ئەندام بوو. لەوێژ لە حکوومەتی نەمسا بڵێن تەقدیممان کرد لای پۆلیس، لەوێش هینمان وەرگرت، مۆڵەتمان وەرگرت. بەڵێ مۆڵەتمان وەرگرت 6 ئەندام، بەڵام ئێستا ئەندامەکان بوون بە 12 ئەندام. ئەو 12 ئەندامە بڵێن لە کار و چالاکی و دانیشتنەکانە بەشداریەکەن، بەڵام ئێمە ئەندامی کەشمان زۆر هەیە لە پشتی بەڕێکخراوەکەەوە کە هاوکارمانن فەرمینین هاوکاری گروپەکەن. بەڵێ هاوکاری گروپەکەکەن، بەڵام دانیشتن و بردن بەڕێوە و چالاکیەکان 12 ئەندامی. زۆر باشە. ئەو 12 ئەندامانە کاریان چییە؟ هونەرمەندانن، لە نووسەران و شاعیرانن، یاخود تەنها ئەندامن بۆ بەڕێوەبردننی کار و چالاکیەکانی ناو ڕێکخراوەکە با بڵێ؟ ئەم ئەندامانە بریتن لە کاسب، ئینسانی کاسبن، مەرج نییە هونەرمەندێ، بەڵام هونەرمەندیشمانتیایە، هونەرمەندیشمانتیایە، موزیکژانمانتیایە زیاتر، بەڵام ئێمە زیاتر ئەوە ڕاستی بێت کاسبن و هونەرمەندیشمانتیایە، بەڵام ئەندامەکانیش هەر بریتینین لە کوردانی باشوور. ئێمە دەرگای ماڵی کوردان ئەتوانین بەشداری بکەن و پێشمان خۆشە بەڕاستی، چونکە دەرگای ماڵی کوردان ئاوەدان یعنی کراوەیە بۆ هەر کوردێک لە نەمسا بێ و بێوێ کار و چالاکی بکە لە ماڵی کوردانە دەرگا کراوەیە بووی. و ئێستا ئێمە 2 ئەندامی ڕۆژهەڵاتمان هەیە لەوێ کارەکەن و لەگەڵ کوردانی ڕۆژئاوایشە وینێکی زۆر باشمانەیە لەگەڵ ڕێکخراوەکانی کوردانی ڕۆژئاوایشە کە ئەوانیش چەند ئەندامێکیان لەناو ئەندامی ڕێکخراوی ماڵی کوردانیشا کار بکەن و یعنی ماڵی کوردان بێ بە دەواازەیەکی گەورە بۆ کار و چالاکیەکانی ماڵی کوردان لە نەمسا. زۆر باشە. بۆچی لە وڵاتی نەمسا بیرتان لەوە کردەوە کە ڕێکخراوێکی کوردی لەم جۆرە دروست بکەن؟ بۆ بیرمان لێکردەوە ئێمە بینین لە کوردانی دەرەوەی وڵات، لە بڵێن لە هەندەران وەکو بەریتانیا، سوید، ئەڵمانیا کە کار و چالاکیی زۆر چاگەکرێ، ئێمەش هەستمان کرد کە لە نەمسا پێویستە کارێ بکەین کە لەو جۆرە بێ کە ئێمەش ئەنجا دوای ئەوەش کە ئێمە لەوێ زۆر قەومیکەیشی لێ هەر نەمساوینین، ئەوانش کار و چالاکی باشەکەن. جا لەو ڕوانگەوە ئێمە ڕوومان کردەوەی کە چەند برادێک خۆبەخشانە بەبێ ئەوەی کە هیچ لایەن و ڕێکخراوێک هینمان لەگەڵا بکە، هەستاین ئەو ڕێکخراوەمان دروست کرد. زۆر باشە. جگە لە چەندین کۆنسێرت و کۆڕ و سیمینارە تایبەتیەکان کە بۆ هونەرمەندان، بۆ نووسەرانی سازەکەن، لەگەڵیشیدا با بڵێن ئەرکێکی ترتان هەیە کە ئەویش پاراستنی زمان و کللتوری کوردیە. چۆن کار بۆ ئەماکەن؟ بەڵێ ئێمە هەر بۆنەوە کە باست کرد دەست خۆش بێ لەوێ قوتابخانەی کوردی هەیە،
قوتابخانەی کوردی هەیە لەوێ لە ساڵی 2020 نازام 2000ەکان قوتابخانەی کوردی کرایەوە بە بەڕێوەبەری گوڵەخان لەوێ بەڕێوەبەری قوتابخانەکە بوو ئێستای ژاڵەخان لەوێ بەڕێوەبەری قوتابخانەکەی ئێمە پێش ئەم ڕێکخراوەش دروستکەین وەکو ئەندامێکە لەوێ بووین وەکو کوردێکە لێوە بووین هەم مناڵی خۆمان ناردۆ بۆ ئەوێ و هەم پشتگیری قوتابخانەکەشمان کردووە کە زمانی کوردی لە نەوەکانمانەوە دەست پێ بکاتەوە نەک ئەوەی کە لە ناو نەمسایە مناڵەکانمان نەخوێنن وایان لەبێ کوردیان لەبیر بچێتەوە ئێمە هەم هاوکاریشانین هەم مناڵەکانی خۆشمانە نێرین بۆ قوتابخانە. زۆر باش مناڵەکان ئێستا کوردیان باشە؟ مناڵەکانی من کوردیان ئەگەرێکی قسەیان لەگەڵا بکە ینی تۆ لەوانێ سەرت بسۆڕمێ کە کوردەکەیان زۆر باشە و بگرە نووسنەوەیش خوێندنەوە زۆر باشە بڵێ. نووسین و خوێندنەوەکەش هەر لەو قوتابخانەیە؟ بەڵێ هەر لەو قوتابخانەیە ئیتر لە پۆلی یەک ئیبتیدایی هەتا شەشی تایە بگرەوە بزانم تاکیدیشم وەزانم تا یەکی دوانەوەندی تایە لێوێ دەرزە خوێن بڵێن. زۆر باشە. کار و چالاکیەکانی ترتان بەگشتی لە ناو ڕێکخراوەکە چییە؟ ئێمە کار و چالاکیەکانمان توماحمان زۆر زۆرە لەبەرەوەی سەیری پێیجەکەتانم کرد زۆر ئەکتیڤ بوون زۆر چالاکی تیا بوو کۆنسێرتی تیا بوو ئەوەی کە ئێستا ئەیبینین بەڵێ مەزەری خاڵقیە کە هاتبووەوە بەڵێ ئەمە کۆڕ بوو ئەمە پێش ئەمە چەند برادێکی ئازیز کە لە ڕێکخراوەکەی شانین پەیوەندیان پێوکردیان دە مەزەری خاڵقی ئەوێ چاویان بەوە بکەوێ ئەو وەختە سەردانی ڕێکخراوەکەی کردین ئێمەش بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لە مەزەری خاڵقی کرد هونەرمەند لەوێش زۆر دانیشتین و توێژێکی زۆرمان کرد کە وعدیۆمان لێ وەرگر بێت سیمینارێکی بۆ سازکەین ئەوە بڵێنەوە ئەوە بەڵێ زۆر باشە. کۆنسێرتەکانتان چۆنە؟ کۆنسێرتەکانمان ئێمە کۆنسێرتەکانمان گشتگیرە بەڕاستی ئێمە لە قاعەی بچووک و گەورە و هینایکەین وە لە دەریشەوە ئەیکین ئێمە ئێستا بۆ نمونە ئەوە چەند ئەو ڕسمەیەکە ئێستا ڤیدۆیەکە پیشانیە ئەوە لەوێ ئێمە بە هاوکاری کورجی سنترۆم کاکفەریدون کە لە تەنیشتم وەستاوە بە هاوکاری کورجی سنترۆم ئەو نەمسایانەی کە لە کۆنەوە لە ساڵی نەوەتەکانەوە یارمەتی کوردیان ناوە لەوێ ئێمە لەوێ خەڵاتمان کردن کە دەستخۆشیمان لێکردن کە چەند ساڵە یارمەتی کوردیان دا و لەوێ هاوکاریان کردوین ئەوەیانە بڵێ. بەڵێ زۆر باشە. هونەرمەندانی نەمساوی واتە هونەرمەندانی بیانی کۆنسێرتەکان بەشدارە بن بە مۆسیقا و گۆرانی؟ من ڕاستی لەگەڵاکەمەوانە زۆری نەمساوین ئێستا هاتوون ئەمە جەژنی قوربان بوو ئێمە هەر بۆنەوە ئاهەنگەکان ناکەین لەگەڵ دینیشا ئێمە هاودەمین هاو تێکەڵین و بە جەژنی شەکەین ئەوە کۆبوونەوەی بڵێن کۆبوونەوەی ماڵی کوردانە لەگەڵ خەڵکی دەرەوەی ڕێکخراوەکە جویان لێگرین پێشنیاریان چییە یانوێ چی بکەین بۆیان ئەوە نەبێ ئێمە هەرە 12 ئەندامە دانیشین و کۆبینە و شتێ بڵین لەگەڵ ئەوان دانیشین. کەواتە چالاکیەکانتان هەمە چەشنها خۆی لە چوارچێوەی هونەر و ئەدەب و کۆنسێرت سازکردنان نەبینیوەتەوە کە بۆ هونەرمەندان بەڵکو لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئێوە زیاتر کارەکەن؟ بەڵێ ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی زانستیەوە ئێستا بۆ نمونە ئێمە پارەکە دوو سیمینارمان ساز کردی چیان بۆ باهاوکاری چیان بە هاوکاری کوردی سنترۆم بوو بۆ سۆرانی حەمەڕەش یەکیشیان بۆ مامۆستا محەممەد مەحوی لەگەڵ مامۆستا عەلی سیمیناریشمان بۆوان ساز کرد یعنی کارەکانمان ئەوە سەیرانێکە بە جەمعی چوین بۆ دەرەوە هەموو کوردانی دانیشتی ئەوە ڕامەگەیان لە ڕێی فەیسبوک و سایتەکانی خۆمانەوە کە بچین سەیرانێ بکەین بەیەکەوە جەماعی هەرچەس لە ماڵی خۆی شتێ بکەوەکو کوردەواری ئێرە چۆن لێرە خەڵکەچێ بۆ سەیران ئێمەش لێوێ ئەوە دروستکەین ئەمەش لێرە پێشوازی لە کاگازات دەکەین کاگازات هەڵەبجەیی کە هات خۆمان دەستهینمان کرد بانگێشمان کرد هات بۆ ئەوێ لەوێ پێشەوەی کە بێ بۆ نەمسا من لەگەڵ سەفارەتی عێراقی پەیوەندیی باشم کرد لەگەڵ کاک بەکر فەتا ئەوە بوو لە هین زانکۆی ڤێرنا بەشی کوشت و کاڵ
مدیری زانکۆی کشتتوکاڵی بێننا ئەوە بوو 9 ساعت ماڵەتی یاینێ کاگازادمان بووە لەگەڵ یەک دوو برادریکە ئەوە بوو ساعتونیەک درێژی کردو بۆمان کار و چالاکیەکانی کاگازادی بینی زۆری بەلاوە خۆش بوو زۆر سەری سوڕماپێی ئەوە بوو زۆرمان خایەن ئەمە حالێن ئەمەی سامێنی یەڵدایە ئەمە شەوی یەڵدایە من خۆم هەورامیم لە هەورامان شەوی یەڵدا زۆر بەرز نرخێنین ئەمە شەوی یەڵدامان لێ گرنگی و بە زمانی بە یاخودە شێوەزاری هەورامی ژیاوە لە نەمسا بەڕاستی ئەگەر برادران تەبەن زمانی هەورامی باش شارەزانی بەڵام کەم ئینیانەکەم بەڵام من ئێمە ئەمانەوەی هەر هەمومانکو گروپەکەی ساوکو 12 کەسە ئێمەمانەوە کاری باش بکەین و بەیەکیشەوە بێلایەنانە ئەوە زۆر مهمە بۆ ئێمە ئەنجا شتێکیشمان لەناو خۆمانە بڵێن پرۆگرامێکمان داناوە ئەم پرۆگرامە هەموو ئەندامەکانی نزان کردووە ئەو کەسەی کە ماڵی کوردان بگرێ بەدەستەوە بۆی نییە حیزبیەکاری حیزبیە لەو کاتەیە ئیش بکات دەشدار بێت ئەندامی هیچ حیزبێ بۆ ئەوەی بەڵێ بێلایەن بێ بۆی ڕێکخراوەکە لەسەر بێلایەنی خۆی بۆ ئەوی هەموو کوردانی وێ نامەکۆکەینەوە بۆی هەموو بەیەکەوە کار بکەین ئەگەر لەوانەیە لایەنێک دەست بیرە بەسەرا خەڵکی کە نێتە ناو ڕێکخراوەکەەوە جا بۆیە ئەوەمان کردووە کە ئەوە بکەین بەڵێ زۆر باشە کاک حەسەن چۆن پلانی ساڵانە دائەنێن لە سەرەتای ساڵەوە 12 ئەندامەکە پلاندا ئەنێن کە ئەبێ لەم ساڵە ئەوەندە کار و چالاکیتان هەبێیان ئەم ساڵ با بڵین لەژێر ئەم ناونیشانە زیاتر کار بۆ ئەم بابەتانە ئەکەین و زیاتر فۆکەسەکەتان لەسەر چ بابەتێکە خۆی ڕاستی مە فۆکسمان لەسەر چییە لەسەر ئەو بۆنە و کە لە کوردەواری خۆمانایە خاستن نەورۆز یادی هەڵەبجە یادی ئەنفال یادەکانی کە هەمانە لە کوردەواری خۆمانە ئەمانەیەکەین بە غەیرەز ئەوەش شتیش دێتە پێشەوە شتی دێتە پێشەوە ئەیکەین جا دوای مەژم پلانێکی کەشمان هەیە ئێمە لەوێ ماڵێکی کوردیمان هەیە لەوێ ژوورێکمان هەیە ئەم ماڵە حکوومەتی نەمسا پێیاوین لەوێ کۆبوونەوەکانمان لەوەیە بە کرێکی کەم وەرمان گرتووە حکوومەتی نەمسا هاوکاری کردوین کە لەوێ کار و چالاکیەکانمان بکەین و هۆڵێکی گەورە لە تەنیشتێتی بە کرێکی زۆر کەم بۆیان دابین کردوین ئەگەر هەر دقێ بمانێ بڵێن ئیمێلەکە نووسین و وەریەگرین و لێوێش ئەوەکەین ینی کار و چالاکیەکانی ئەمە لە شتێکان نەوەستاوە بەڕاستی ینی هەمە گیرە بۆ هەموو شتێکەیەتە پێشەوە ڕۆژانە مانگانە بەڵام تەبەن بە پلان و بەرنامە دانین بۆی و جێبەجێەکەین زۆر باشە لە ڕووی مادی و حکوومەتی نەمسا هاوکاریتانەکات لە ڕووی مادیەوە تا ئێستا لە بەڕۆی ڕێکخراوەکەمان تازەیە خۆی پرۆگرام وایە بێ حکوومەتی نەمسا ساڵانە پێش ئەوەی کە تۆ ساڵی ئایندات بێت تۆ تەقدیمت کرد بێ ئەنجا نەمسا بولجەت بۆ دانی و دینت بووەکە بەڵام ئێمە تا ئێستا وەرمان نەگرتووە نەگەرەوەیش ئێمە لە هیچ حیزب و ڕێکخراوێکیش هەتا ئێستا هیچ ماوەڕ نەگرتووە هەمووی لە گیرفانی خۆمان مادیەوە چۆن نەتوانن ئەو کار و چالاکیانە ساز بکەن بەڕاستی ئێمە هەمووی لە ڕووی لەوە سازێکین ئێمە هەمووی لە بینی خۆمان ئەم 12 ئەندامە ئێستا تقریبەنەوە یەک دوو مانگیشە چەند ئەندامێکی دڵسۆزی خۆمان لە پشتی ڕێکخراوەکەەوە ئەوانیش هاوکاریان کردوین بۆ پارە و بۆ ئینەیەکە ئەوەکەین کوردانی نەمسا چەندێک دڵیان بۆ خۆشە کە ڕێکخراوێکی لەو جۆرە هەیە و بە تایبەتیش لە ئاهەنگوە بۆنەکاندا چالاکی تایبەتیان بۆ سازەکات و پێشوازی لە هونەرمەندانەکات و چەندین کۆڕ و سیمیناری باش ئەنجامەدات بەڵێ بەڕاستی زۆر دڵیان پێخۆشە لە سەرەتا ناسراین لەبەرەوەی چەند ڕێکخراوێکی کە پێشتر کاریان کردووە هەنێکیان باش دەرچوو هەنێکیان خراپ دەرچووە بەهۆی داوای لەبور نەکەم بۆی ئەم حیزبایەتیەوە ئەوە بوو بەڵام سەرەتا ئێمەیان نەیەناسییان نەزانی ئێمە چین و بۆچی کارەکەین کە زانیان ئێمە هیچ شتێکمان لە پشتەوە نییە بەزارە ئەومانەوێ کەلتوری کوردی لە نەمسا و خاصن لە وێنە و لە نەمسا پارێزین ئێستا وردەوردەیەنە پێشەوە یارمەتیمانەدەن پێیان خۆشە بەرنامەمان بۆ دانن ئەڵێن ئەومان بۆ بکە ئەومان بۆ بکەن ئێمەش لەگەڵیانە بە بەردەوامی خەریکی پەیوەندیتان لەگەڵ کوردانی بە تایبەتی باشووری کوردستان چۆنە؟ ئێمە باشووری کوردستان پەیوەندێکی زۆر باشمانێ خاصم من خۆم لێ کاری بازرگانی یەکەم بە بێ ڕێکخراویش من کوردانێکی زۆر ئەناسم و لەگەڵیان هاودەم و ئەوەم ینی بەڕاستی زۆر باشین لەگەڵیانە هەر نەک لەگەڵ باشووریشە لەگەڵ ڕۆژهەڵات لەگەڵ پارچەکانی کە ئێمە ینی ئەوەمان نیاز ئەو دروست کردووە کە کوردستانی دروستکەین لە دەرەوەی کوردستان کە چاومان لێ بکرێ
کە کوردستانێک بەشم وا دەربچێکە ئەمەمانەیە بین بە دەوڵەتێک چیمان کەمە لەو میلەتانی کە هەن. زۆر ڕاستە. دەستەکانتان خۆش بێ، کار و چالاکیەکانتان جێگای دەستخۆشیە. زۆر سپاس دەکەم کاک حەسەن. سپاس دەکەم. من هەروەکو ڕێزێک ئەگەر وەکو ڕێزێک حەزم کرد سپاسی تۆ کوردستان خان و سپاسی کورسات بکەم و پێشم خۆش بوو کورسان مەگەزین و کورسات دوازانم پێربینەرترین هین بوو لەم ساڵە جایزەتان وەرگرت. پڕبینەرترین کەناڵی گشتی. زۆرم پێخۆش بوو. هەمیشە بەردەوام و ئازاد. کورسات ماڵی هەمووانە. جارێکی تر بەخێرات کاک حەسەن. زۆر سپاس دەکەم. سەلام. زۆر سپاس.